لە ڕێگەیەکی دوورەوە هاتوونێتە ئێرە ڕێگەیەکی دووریشمان لە پێشماوە چەندمان ماوە بۆ هۆتێلەکە؟ هێشتا ماوە. نازانم ئەم چیرۆکە چۆن کۆتایی دێ بەڵام دەزانم چۆن دەستی پێکردەوە ئەم چیرۆکە با عومەر دەست پێ دەکات عومەر هاوڕێکی هەبوو کە برا گەورەی خۆی دانابوو لە کاتی تنگانەدا هانای بۆ ئەو دەبن ناوی عالی بەڵام خەڵکی گەڕک بە ناسناوەکەیەوە دەی ناسنەوە ئەرێ کوڕم تۆ شێت بووی لەلایەک بەڕوومدا پێ دەکەنی لەلایەکیش دەستت بە سەرما بەرزەکەیتەوە دەی وەسیەتێ بکە باشە تۆ نازناوی منت نەبیستووە کاک عەلی من ئێوە باش دەناسم تۆ بەرپرسی ئاسایش ئۆتێلەکە خۆتانی ناڵێم کارم چییە براکەم نازناوەکەم چییە کاک عەلی من ئەوم هەیە زەختم هەیە وەڵڵای بلای زۆرم لێ بکە توش سەکتە دەبم من نازناوەکەم بڵێ گاز هەڵگر عەلی لا وامكا عومەر برادەرێکی تری زمانی مناڵی هەبوو کە بەردەوام بەیەکەوە بوون جەنگیز ئەیشان خان لەسەرەوە چاوەڕوانتان دەکات پێی بڵێ ئێستادیم وتم ئەمڕۆ ڕۆژی بەختمە عومەر لایەکتر خۆشەویستێکی هەبوو کە لە عەشقی ئەودا سوتا بوو ڕۆح و گیانیشی پێشکەش کردبوو ئەیشان بەیانی باش ئەیشان خان بەیانی باش بە پیاوەکەتانم ڕەگەن دوای تاڵکردنی یاریەکە دێتە سەرەوە بەڵێ نەیوت ئەمڕۆ ڕۆژی بەختی منە بۆ خاتی خوا چۆن ئەمەزانی من هیچ لە تۆ تێ ناگەم تۆ هەموو کەسەوگە کتێب دەخێنیەوە هەموو کەسێک ناخانم تەنها ئەوانەی منیان خۆش دەوێت بەیانی باش ئەیشان خان بەیانی باش گەشتیارێکی دەوڵەمەند لە ڕێگایە ناوی ئەزەلە گەیشتووە نەخێر بەرەزم کەمێشتر دێ یەکەم جارێتی لە ئۆتێلەکەمان دەخەوێت نامەوێت شەرمەزار بین لە ژووری نووسن و قومارخانەکەشدا تێگەیشتم ئەیشان خان داوای تایبەتی هەیە لە ڕاستیدا هەیەی داوای کردووە ناوێ کەس بێ و ئاگاداری بکاتەوە بستە ژوورەکەی ژوورێکی تایبەتی دێ تاو میوانەکەمان بۆ هەمومان گرینگە عومەر کوڕێکی باش بوو بەڵام هەڵەیەکی هەبوو زیاد لە پێویستمانەی بە خەڵکی دەکرد وای دەزانی هەموو خەڵکی دڵونێتیان وەکو ئەو پاکە من ناتوانم جارە پێتان بڵێم عومەر دەگەڕێتەوە یان نا
بەڵام ئەوەندە دەزانم کە هەر خیانەتێک لە عومەر کرابێ بە خۆشەویستیەوە دەستی پێکردووە. بەخێر بێ بەڕێز. ناوی من ئەزەری، هاتوومەتە ئێرە تا تۆڵە وەرگرمەوە. ئەسەر سیرکە لیستێکیان نەڕۆ مەساجدتیایە باە مەش بچینە ئەوێ کەمێک دەحەسێنەوە یانی نانەکەش دەخۆین. باسی کە تەفۆ دەخێنمەوە گەورم. ئەزەل ئاڵاگر 32 ساڵە زگورتیە، هیچ کەس و کارێکمان نەدۆزیوەتەوە، شوێنەی لەدایکبوونی ئەستەمبول. ئەو ئەزەلە تەنها 4 ساڵە پەیدا بووە، پێشتر ئەو ناوم لە هیچ شوێنێک نەبیستووە. مۆنتێکارلۆ، لاس ڤێگاس، بۆینەس ئایرێس، لە هیچ شوێنێک ئەو ناوم نەبیستووە. زۆر قازانج دەکات، زۆری زەرە دەکات، یانی لە هەندێک شوێن پارەی زۆر بە هەسانی دۆڕاندو، زۆر بە هەسانیش پارەی وەدەسێناوە. ڕابردووی چۆنە؟ زۆر پاکە، پێشینەی خراپ نییە، لە هیچ قومارخانەیەک تۆماری نییە و هیچ پارێزەرێکیشی نییە. پێم خۆش نەبوو، زۆر پاکە. تەفۆ هاوڕێکم. ماوەیە گوون دەبێ و ماوەیەکیش بەدیار دەکەوێتەوە، بەشداری گەورەترین یاری دەکات، لە کۆتاییدا دووبارەی دەکاتەوە. سامانەکەی لەکوێوە دێ دیار نییە، گەرە لایە کاروباری بازرگانی هەبێ ئەوە کەس پێی نازانێت. تەلەفۆن بۆ ئەمە بکە، برادێکمانە لە ئاسایش بڵێ گازگر عەلی داوات لێ دەکا لەبارەی و ئەزەلەوە هەر شتێک دەزانی پێمان بڵێ. باشە بەڵامە تۆ دەتەوێت چی بزانی ها؟ هەموو شتێک؟ ئەمانە قوماربازی گەورەن تەفۆ، ئەمانە ئیفلاس بە ئوتێلە گەورەکان دەهێن و لوشی دەدەن. لەسەر مێزیان بە ملیۆن دۆلار دەفرێ. دەمەوێت ئەوانە بە بەرژەوەندی ئێمە کۆتایی پێبێ. زانیت؟
زانە چی دەڵێم لە هەر جولێکی ئەو سەگە ئاگادارم دەکەیتەوە تێگەیشتی بۆ گومان لە هیچ شتێک هەیە گەورم تۆ چەندە بێ لێرە دەست بەکار کردووە تەفۆ هەفتەیەکە تێگەیشتە کەواتە پێ دەڵێم کارمان چییە گومان دەکەی کاری ئێمە گومان بردنە ئەو سەگانە باش دەناسم خۆی وا پیشان دەدا کەسێکی ئاساییە بەڵام نهێنیەکی زۆریان لە بنا بۆیە دەبێ ئاشکرایانکەین تێگەیشتی ڕاست دەکەی گەورم هەر هەموو جوڵەیەکی هەموو جوڵی دەخواتەوە دۆستەکانی چ ئافرەتێکن ستامێکی حەز لێیە ڕاستەیەیان چەپەیە ستاخمێک لە بەردەکە ئایم خەتەری لەکوێ بۆ دێ دەبێت لە چ بنەماڵەیەک بێ پێشتر لە چێ ژیاوە لە دەرەوە لە چ وڵاتێک بووە بە کورتی دەمەوێت هەمووی بزانە ئەزەر ئاڵاگر چێیە ڕاوەستە کوڕم ڕاوەستە ئەوە بۆ کوێ چوو؟ لە ناو هەموو خەڵکە دەیەوێ براکەی بدۆزێتەوە دوازە ساڵ لەمەوبەر عومەر لە ئەرچی سەربازی گەڕایەوە دەیویست گیانە چینە دەست پێ بکاتەوە کوڕەکەم دەست ماز دەکەم بابە دایکە تۆ دەبینی گاتەمان پێ دەکات دەڵێ نابینم هەی چۆن کوڕم لە تۆش باشتر دەیبینێ بۆ بینینی جەرگی خۆم پێویستم بە چاو نییە کوڕم دایک لە دوورەوە هەز بە ئێوە دەکا لە ناو 1000 کەسش بێ دەدناسمەوە قوربانت بوو دایکە چۆنی بابەجان چۆن بم باشە کوڕم لە سەربازی گەڕاوەتەوە وەک شێر من باش نەبم کێ باشە چیتە کوڕە وە لەگەڵ باوم قسە دەکەم ئەوانی شاتون چێ چی بوو؟ ڕاوەستە کوڕە خەڵکی مشتێرمان دەکا ئەوەندە بیرم دەکردی شێت بووم بۆت ئەمۆ دەواز لە ماچ مورچە بێنێ ئێمەش کارمان بەجێشتووە کاکالی ئەو دوانە لێک نابنەوە کاکە نەمایتر تازە بیە پیاو چیتر مەرە کاکە عەلی ناتخوا کاکالی من هەروە ڕاهاتوومە جوانتر بڵم کاکە عەلی دەی باشە ئەوە چییە؟ بە کورچەکە نووساوی؟ پیرۆزبای دێ ها؟ ئەوی شتێنە؟ لەبەر جەنابێت گەنجم هێنا پیریشم هێنا ئافەرین بۆ تۆ نەزانی ماتیەوە هەموو بێنان بەبێکەم و کوڕی کاکە دانیشن دەی کاکە فەرموو
زۆر بیرم دەکردی ئەیشان. من وەلاتم. بۆچی هێشتا بێتاقەتی؟ لە کاتی ئەرچی سەربازی تووشی بۆ سەیەک بووین. خۆمان خستە ناو ئاشکەوتێکی ترسناکەوە. ئەمەر لە لایەک پێکدادان ئاگر هەموو لایەکی گرتبووە. ویستم دەستم بکەمەوە بۆ شەڕکردن. نەمتوانی. چونکە تۆ خەیاڵ و دڵمت گرتبوو. بارۆکە ئاڵۆزتر بوو. ئەفسەرەکە هەدەستم بکاتەوە. بەڵام خۆم تونتر کرد. چەندی کردم نەمتوانی دەستم بکەمەوە شەڕ بکەم. لە کۆتاییدا کردەوە؟ بێگومان کردمەوە. لەناو شەڕ بووین ناچار بووم. من لێرە ماوم نەچوومەتە هیچ لایەک. دەبە دوانەکەوین. با دوای دایکت نەڵێ ئەم کچە لەگەڵ ئێمە ناگونجێ. دایکم بەم شتانە ئێمە هەڵ ناسەنجێنێ بەڵکو ئەو ناخی مرۆڤ دەبینێ. مەبەستت چییە؟ من چۆن دەبینێ؟ کچێکی جوان کە عاشقی کوڕەکەیەتی. کوڕم خێرە؟ لە ئاهەنگ گوشتی وا بووی؟ مەبەستی دلەکانتی. نەخێر مامەجان لەکار هاتمەوە. بابە لەسەر کەنار و تێلێک هەیە. گازینۆیەکی لێیە. جەنگیس لەوێ کار دەکات. گۆرانی شتیوا دەڵێ؟ قومارخانەدایە لەوەیە گازینۆ بەڕێوە دەبا. ئافەری مەمەت. بێگومان کوڕم تۆش دەزانی. هەمووتان پێ ڕاگەیشتون دەزانم. بەڵام خی گەورە قوماری حرام کردووە بزانن. نەخێر مامە من تەنها کار دەکەم. وە قومار شتیوا ناکەم. پارەکەی حرامە جا یاری بکەی یاننا. ئەو پارەیە بخۆی تووشی بەڵا دەبی. ئەگەر واژوو مامەجیان پیای ئەوها دێنەوێ ینی دۆڵەمە دیوارن لێ دەرچووە زۆر بەناوبانک. دەوڵەمەندی لێرەیە. مەبەستی دڵەدایە. قەناعەت دەوڵەمەندیە. هەر کەسێک قەناعەتی هەبێ هەرگیز هەژار نابێ و دەوڵەمەندە. وانیە کوڕم؟ کاکە ئەیشەن پێوتووی؟ چی؟ ئەیشەن لەلایە بەکار دەکە. بۆ پێی نەوتووی؟ ئایش وەڵای کارێکی خراپم کرد نەدەبووە پێم وتبا. ببوورە. ڕەنگە سوور بووە. وەڵڵا کوڕم خۆزگە بدیپە بەڕێوبەری ئوتێلەکەش دڵی چۆتە ئیشان. کوڕۆ دەڵێکی جەنگیس. کوڕم بۆ تێناگری بە کوردی پێم وتی کاکە ئیشەن کچێکی جوانە لەم تۆرشتانە ڕادێ. کوڕم لە هێلانەی خۆم ناتوانم چاوم لە برژانم بێ. ئاگاداری دەم نیگەران مەبە. تۆ خەریکی کاری خۆت بە. ئەیشەن خۆی دەزانێ ئاگای لە خۆی بێ. کوڕم تووڕە مەبە. من تۆش دەپارێزم. خەمن نەبێ. سیرکە من لە گازینۆ لە نهێنی کچان تێگەشتومە. نهێنی چی؟ ئەو نهێنیەی کە کچان چاویان لەسەرە کاکە. ڕاست لە ئێوە یەکترتان خۆش دەبێ. خۆ هەموو دنیا دەزانێت تۆ چاوە لەسەرێتی بەڵام خۆشەویستی هەموو شتێک نییە بۆ ئەو. سیرکە چاوی بە دنیا کراوەتەوە مێشکشی گەورەتر بووە. کورە بڕۆ بچینە ژوورێ. ڕاوەستە کوڕە ماوە دووشت کاکە لە بیر مەکە. پارە مفاجەئە. کچان چاویان لەو دووشتەیە. کوڕە کاکە ئەیشەنی من لەو جۆرە کچانە نییە. کێ هەیە چاوی لە پارە نەبێ کاکە گیان؟ هەموو کەس چاوی لە پارەیەک بۆی ئاواتەکانی بێتە دی. پارە دەبیتەوە مفاجەئە دروست دەکەیت. پارە دەبیتەوە مفاجەئە دروست دەکەی. خوانە ناسم کەرە و دوشتانە تەبێ هەموو کچی دنیا پێ ڕاستی. بەڕاستی خوان ناسی جەنگیز. ئەژبووینەوە؟ ئەسڵەن تووڕە نەبوومەرێت. لەگەڵ ئەم گواڵتە زاڕایان ڕاهاتوومە.
چی بووە؟ لە ژیانمدا خۆشترین ڕۆژم 2 ساڵ لەمەوبەر بوو. 2 ساڵ لەمەوبەر خۆشترین ڕۆژی ژیانم بوو. ئەوە چی دەزل؟ شەرمێن کاکامل ئەوە نهێنێک بۆ حەزم کرد پێتان بڵێم تاکە وەسێتم پاراستنی نهێنێکەمە. چۆنیانی؟ لەمە دوا من وەکو ڕابردوو نامێنم. ئەزەل مەبەستت چییە؟ مەبەستم ئەوەیە لەمە دوا هەر قەردێکە بوو ئیتر نەما. دەکرێ بە ڕوونی قسە بکەی؟ لەمە دوا من ڕێگایەکی ترم لە پێشە. ڕێگایەک چەند ساڵە چاوەڕێیمە. من داوا لە هیچ کەسێک ناکەم لەگەڵم بێتە ئەم ڕێگایە. هەر کەسێکتان بێ ژیانی خۆی دەخاتە مەترسیەوە. گەر لەگەڵم بێن لە دەبەنجی خۆتانە. گەردەنم ئازاکەن. ئەزەر کوڕە مردی لە برسە بۆ نانی ئێوارە بەیە کۆنانێ بخۆین؟ ئەوها نابێ تێناکەم من هەر شتێک دەکەم تەنها و تەنها لە بەخاتری تۆیە. سپاست دەکەم. بەدڵت بوو؟ زۆر زۆر. با دوانەکەوین بچین نانی ئێوارەمان بخۆین. ئەو چیتە؟ هیچم نییە دەی جەنگێشت. ئاخر چیتە؟ پێم بڵێ بوا دەکەی؟ پێت دەڵێم دەستم بەردا. هێشتا منت بەدڵ نییە هێشتا. لەمە زیاتر چیت دەوێ؟ خاوەنەی هەموو شتێکی. هەموو شتێکت دەستکەوت. وتم هیچم نییە لە یەخەم بەوە جەنگیشت. واز بێنە با کەمێکە ناسە وەربگرم. تۆ عیبێکت هەیە دەزانی؟ داوای هەموو شتێک دەکەی بەڵام هیچ شتێک نادەیتەوە کەسانی کە شتت پێدەدەن. وەکو منداڵ قسە مەکەم بڵێ بزانم چیت دەوێ. خۆشەویستی هەرەوەندە. بیرت نایە ها؟ ئەمڕۆ چ ڕۆژێکم؟ چی ڕوویدا؟ 12 ساڵ لەمەوبەر وەک ئەمڕۆ چی ڕوویدا؟ من هەناسەیەک وەردەگرم کاتی نان خواردن دەتبینەوە. کەمێ باسی قمارچەکانی ئەم شەوم بۆ بکە. کاکە زەلفەر و لێرەوە. ژوورێکی تایبەت لە کۆتایی دواوە هەیە لەوێ یاری دەکەین یاریزانی خۆمانی تێدایە. ئەوان کێشە نین هەروەها بولگاریشی لە ناودایە ئەوانیشم پێشتر ناسیەوە پیاوێکی سەلیمە کە یاریت کرد تێگەی. عافێتان بێ. زۆر سپاس. یەکێک لەوانە جەنگیزە؟ لە هەمویان باشترە. یانی لە منیش باشترە؟ ناجیانە کە زۆتە باشتر نییە سەر. درۆ دەکەی و یاری بەنگوستەکەشت دەکەی. نەخێر بۆ دەڵێ؟ ئەیشە نەچێتە قومارکردن؟ جار جار ئەگەر یاریەکە گەورە بێ و قەرە باڵق بێ ئەویش لێو بەشداری تێدا دەکات. چۆن دیارم؟ ڕێی کوچمە دەوڵەمەند گەنجانە. کاکە عەلی دەتوانم ئەمڕۆ کەمێ زووتر بڕۆمەوە؟ سەبەب وعدم بە ئیشەن داوە دەمەوێت بمە شوێنێک. جەنگیز دوێنێ هەندێک شتی وت لەوم بیست وابزانم تۆ ئیشەکەت کردتە ڕاستی. بەڵێ کورە دەدانیشە کوڕم چ مەجبوری خۆت تووشێ و بەزمە بکەی. ڕاستە ئەیشانی خۆمان کچێکی باشە ئەوە دەزانین لەو تەمەنە بۆ خۆت تووشی زیر و هۆڕی منداڵان دەکەی. خۆشێت نەبووی کوڕم
کاکە عەلی کاکە من عاشقی ئەو کچەم ئەوە بۆیە ئاگە لەو دنیا نەماوە هەر ئەو ماز دەکەی دەی دەڵێم منیش ڕۆژێک وازدە و گەڕەکە کاو لە بێنم و بڕۆم کورە ماندوو نەبن ئۆی ئەردا چۆنی وەستا ئەوە دەبینی برادەر تۆ بڕۆ خەریکی ئۆتۆمبیلەکەم بە ئەرێ تۆ دەستم دەشۆ یان پێم دەشۆی بۆ خاتری خوا بەس پێ دەکەنی کورە سینەمەیە نەخێر پەیوەندێتەوە نییە تازە تێرە تۆ چی بەڕووی مندا پێ بکەنی کورە ها نابرام بە هەڵەت تێمەگە ئێدەن کرێ بڕۆ خەریکی ئۆتۆمبیلەکەم بە دەفەرموو لە چیا هاتوونە لە ئەستەمبۆڵ دانیشتونە و فشە فشمان لەسەر دەکەن وەستا ئەو کوڕە تازە دامەزراوە ئۆتۆمبیلەکەت نوێیە ها ئەی چۆن تازە لە پێشانگە دەرم هێناوە هەموو کچەکانی گەڕک دەبێت دوام کەون ڕاست دەکەی ئای سەیری کە ئەو هەموو شوختە چییە شوختی چی کورە کووە سیرکە ئێرە لۆ چی دەکەیت کاکە عەلی چی دەکەیت کاکە عەلی پێت چۆنە تاقمەکەت لە دەستت جوێ ئەشکەمەوە ها وەڵڵا ئەو جارێ بێ ئوسڵی بدێ ببینم بەدەستی خۆم پارچە پارچە دەکەم ناهێڵم چیتر هەناسە بدەی تێگەیشتی گەورم ئێستا ساند ئوسلوبی قسەکردن چۆنە دەتکوژم تازە مردی بەگردت دەدەم خەڵکی باش تۆ دەناسن و منیش دەناسن دەتەوێت خۆمت پێ بناسێنم نازانی نازناوەکەم چییە؟ گاشەڵگر عەلی قەت نەیگرتووی؟ کاکە ببوورە لەسەر منەوە ڕوویدا عەلی گازگرە چی هێشتا نەڕۆیشتووی؟ دەی بڕۆ لە ژیرانەکەت بە بۆتە ڕەماش عومەر وەرە کوڕە ئێرە زۆر گرانە لە تۆ وەرە ئامۆزا خێر بێن ئامۆزا سوپاست دەکەم سوپاست دەکەم ئامۆزا کەس پێتان نازانێت شوێ شاد تا ئێستا نازانم دەچ دەکوێ بۆ ئێرە مفاجأة ڕۆژێک دێ ئێمەش لەوێدا دەنیشین جا دەتوانی بۆ ناتوانین ڕۆژە دێ منیش دوای چەند ساڵێکەوە و کاکە عەلی دەبمەوەستا هەیداما بە پارەی وەستایەتی دەتوانین لێرە دانیشی نرخی یەک ژەم لێرە لە پارەی مانگێکمان زیاترە دیارە نازانی
ئایشان تو بۆچی لەگەڵ منێک چییە وەز لەم قسانە بێنە تۆ بتۆیە لەگەڵ چێ بێتوانی سێری ئەمانەی خوارۆ بکە تۆ لە هەمویان جوانتری تۆ لێرە چی دەکەی لەگەڵ من ها ئەوە چی دەڵێ عومەر ئایشان ڕاستیم پێ بڵێ تۆ منت بەڕاستی خۆش دەوێ نەخێر خۆشەویستی چییە؟ خۆشم دەوی نرخی چییە؟ ئەگەر هەش بێ وەکو پیاوی سەرجادە نایکەین بیر لەو شتانە بکەینەوە کە دەبێت پێش مردن بەدەستی بێنین من نەمێ بەڵام خۆشم دەوی تۆ نازانی عومەر تۆ لە ئێش و ئازار دەرت هێنام تۆ تاکە کەسی شتت بۆ من کردووە لە جیهان تۆ دڵمی ئەگەر تۆ نەبی ئایشەنیش نابێ یانی منت خۆش ناوێ هیچ منی شەروا ببوورە بوراوە بێگومان بوراوی تۆ جەنگیزخانی چۆن دەبێت نەبورین وایە ڕاستە مووی شەیتانم پێوەیە وانە وایە باوەڕ کە تۆ تاکە خۆشەویستی منی وایە هەتا لەگەڵ من دێ دۆزەخیش وایە پێشتر ئەوەم کردووەم شتێکی لەوە گرانتر بێ ئەو شۆ لەگەڵم دێ قومار نا تااقەتم نییە تکایە وەرە ئەو شۆ بۆ تۆ یاری دەکەم خۆشم دەوی ئەیشان منیش تۆم خۆش دەوێ ئەمە چییە؟ زۆر بەتەمە ناوی چییە؟ پواگرۆ دۆکەنان چ ناوێکە؟ مانای چییە؟ ستێکی سوورکراوە بە تامی شەراب بە زۆری ئاژەڵەکانیان قەڵاو دەکەن و دوای ئەوە ناوچی دەردێن و سووری دەکەنەوە پێزم بۆ ئازل لەوە خۆشتر چێت دێ دیسان دەستمان بەنان کرد تا دڵم تۆنکەی بە پەلەپەل خۆم گۆڕی هاتمە خۆشی بکەین چی بووە؟ ئەزەل؟
تۆ باشی؟ کاتێ باوکت منی خواست دای بە من کاتێ دای بە منوتی پەیمانم پێ بدە تۆش بیدەی بە کوڕەکەم ئەویش لە دایکی وەریگرتبوو من پەیمانی خۆم پاراست کوڕم تۆش هەمان شت بە خێزانەکەت بڵێ قوربانتم دایکە شێر نەکەم دەبڕۆ کوڕم دەبڕۆ دەزانم دەستێژە هەماز دەکەی کاکە بۆ دەڕۆی؟ ئێوارە دێمەوە بۆچی؟ کاکە یان مەرۆ یان ئێمەش ببە کوڕە ناسمە هیچ شوێنەک ئێوارە دێمەوە کاکە هاتۆ تۆ چاوی لێمان بێ ئێستاش دەڕوە گەڕانەوەی نییە جەنگیز ڕاست دەڵێ عەلی ئەو هاتەواوە ئای لە جەنگیز ئەرێ کوڕە تۆ چی؟ وەستا خۆ من ئەو کارە بە تەنیا دەوەرە ڕزگارمان کە کاکە هیچ بووە؟ دەی جارێ من دەڕۆم بەخێرچی خوارد لەگەڵ ئەرە چی لەو بێعەقڵە بکەین؟ ئەرێ خۆ من تەرازوو نیم بەڵام غیرەتمان گرت و بووینە کەفیلی خوا دەزانی چیمان بەسەر دێنێ یعنی هیچی نوێ نییە؟ تۆ بۆچی وا پێدەکەنی کوڕە؟ چ بە کوڕە چه هەیە؟ تاکە باوکم ڕازیون بەچەند داخوازی ئەیشەن دەخوازم برا شێرەکەی من ئاخیرەکەی قرتاندت پیرۆزە برام سپاس دەکەم شەرمەزارمان مەکە کورە ئەلو هەستە پیرۆزبایی لێ بکە براکەی من شتێکت پیشانەدەم ئایشەن دەمەوێت تەمەنم لەگەڵ تۆ بەسەر بەرم ڕازیشم پێ بکەی
بەڵێ ژوورەکە ئامادەیە گەورە. جنگیز ئەیشان خان ئەزل تۆ باشی؟ ئەزل؟ شەرم بە یارمەتی خۆت حەبێت سەرەشەم ببێنە. تەلەفۆن دەکەم بهێنن. شەرمین خۆت بڕۆتکایە. باشە دەچن دەهێن و دێمەوە. دنیام هەموو هاوڕێکانم هەموو ژیانیان بردم. خۆزگە چاوەکانم بدی باوە. ئەمە چاسێکە خوایە گیان. خوایە گیان ئەمە چ سزایەکە. ئەم سزایە چیە خوایە گیان؟ بەڵام داری خۆزگە بێبەرە بێبەرە. لە بیری ناکەم کاکە، بیرم ناچێ. کاکە ئەو چاکەتە لەبەرتەهی من نییە؟ خۆزگە لە لای من زێر نەیەش با کوڕم. دوایش بۆ تۆ بچووک بووە. من کە کڕیم بچووک بوو. دەڵێ کاتێک کە کڕیتە منن لە ناو مێشک وایشتن سیرکە دەڵێ بۆ من دروست کراوە ها؟ هەف ئەو جێلەش لە کۆڵ ئێمە نابێتەوە. ئەوش قسمەتی دەجورە بەم زوانە.
ئۆهۆ وەڵام ئەمەگەر 10 ساڵی تر بە هەندێکی تر گەورە بێ 10 ساڵی تر چێ دەمرێ و چێ دەمێنێ دوای 10 ساڵ وەک ئەمڕۆ ئێوە دەبێت چی بکەن؟ ها؟ هەیشان من لە ماڵەوە دەبم لە ماڵی خۆمان چاوەڕوانی پیاوم دەبم کە دەرگای بەلەکۆن دەکەمەوە عومەر نییە دێتەوە کوڕمە کوڕی خۆمان دەپرسێ کۆ باوکم نەهاتۆتەوە با منیش بیڵێم لە ناو دەریامە ئەو کەشتێک کە پێم وتی 22 مەتر درێژ پڕ لە کچ پڕ ژیانێکی خۆش دەژیم ڕاستە کوڕە منیش دێم کوڕە عومەر دێ ئێمە نەبات خوا عومەر هەرگیز ئەو ڕۆژە لەبیر ناکە پێکەوە ژیان بەیەکەوەش دەوڵەمەند بوون هیوایتە بە ئەو بەیەکەوە ژیانە دڵیان هەبوو بەڵام ئەم ئاواتە هەرگیز نەهاتەدی بۆیان ئەو ڕۆژە لە ژیانی عومەر دوا ڕۆژی خۆشی بوو تەواو کوڕە تەواو تێگەیشتم کەس منی ناوێت منیش دەبمە چەتە بۆ خۆم پیاوی مافیە ئەو جە دوای 2 ڕۆژ دێەوە ڕزگارم کە کاگعالی تخوا ڕزگارم کە تخوا ینی ناتوانم چارەسەری خۆم بکەم ینی ئێوە منتان پێویست نییە چارەسەرەوە جەنگیز دیسان تووشەوە بەڵا بووینەوە دانیشە کاکە ئێمە چارەت دەکەین چارەی دەست و پێ خۆت بکە کوڕە من گەورەتانم کوڕە پیاوی مافیام ڕێزی خۆتان بگرە کوڕە پێمێشک ئەوەت لەکوێ هەموو شتە حیسابی هەیە پێتان دەڵێم بێنەوەندێ کوڕە چی بووە؟ گاز هەڵگر عەلی ها؟ کوا لەکوێوەم فشەفشانە؟ ئەو پاپۆڕەم بۆ بێنە من لێی دەخوڕم بێنەوەم دێ کاکە چیت دەمێ کوڕە ها؟ تۆش لەگەڵ خۆتم نابێ ها؟ چی بکەم بەتەنیە؟ ئێستا لە خۆم دەوخۆم جەنگیز یان لە تۆ بدەمە ها؟ هەموو خەتای تۆیە نێوانی ئێمە تێکدا ئەو هەمیشە برای من بوو ئێستا سورێن کاکە نەخێر دەبێت گیانی خۆتم پێ بدەیت منیش گیانی خۆم دەمێ کاکە تۆش پێم دەدەی چی بکەم کاکە ئەو وای کرد منت خۆش نەوێت زۆرم خۆش دەوێت جەنگیز بڕوات پێ ناکەم کاکە یعنی ئەوە منی خۆش دەوێت یان دەیە پلانێکم بۆ دروستکە کاکە لەسەر خۆبە تەواو پێم ناڵی تۆ چل لە من دەوێت چی لە دڵدا خێرا پێم بڵێ ئەیوانی عەلی ئاخە کەس لەو کوڕە نامەتر هەیە ها؟ کاکە تەواو ئەو چەکەم دێ تۆ خۆت ئەوەت دەوێت هیچ خەتای من نییە تاریک بووە پڕ چاڕۆنتە ها؟ نا لە ماڵ نییە ئەم شەو لای هاوڕەکانی دەبێت لەوانەیە بەیانی بێنێ داخوازیت باشە؟
تا بەیانی لە چاوەڕوانیدا دەمرم. جانم فیدای تۆ بێ لەو کاتەوەی مارە دەکرێن لێک ماڵ دەمێنین. خۆشم دەوێی کچە ئینە خۆشم ناوی؟ ئەمڕۆ خۆشم دەوێت تۆ تاکە قارەمانی منی. دەزانی ئەیشەنە بێ خۆشەویستی تۆ دڵم ژان دەکا بەو ڕادەیە تۆم خۆش دەوێت. ئۆمار مەڕۆ ئایشان ئاخر ئێمە بەیانی کێ دەڵێت تا بەیانی تەمەنمان دەمێنێ؟ نۆک نەتوانین ئاوا بە یەکتر شاد بینەوە. بۆیە دەمەوێت ئەم شەو هەر لەگەڵ تۆ بم. چەند دەبێت ڕۆیشتمە؟ زیاتر لە نیم کاتژمێرە. یارەکە دەستی پێ کردووە؟ دەمێکە پەیوەندیان کردووە کەمێکی تر چاوەڕێ دەڵن. چی بکەین؟ دادەبەزین. بابزانم میوانەکەمان کەمێکی تر دوا دەکەوێت لە جیاتی ئەوان داوالی بردن دەکەم 5 دقەی تر چاوەڕێ دەکەین. بەیانی باش گەورم. بەیانیت باش لە ژوورت کرد؟ بەڵێ بێگومان چاوەڕێی لێ کۆڵینەوەی جەنابتانە. کاکە پێم بڵێ چی ڕوودەدا؟ ئەیشەنی من چۆنە پێم بڵێ ئاخر وەختە شێتم چی بووە؟ باشە دانیشە هەڵای ناوێ.
دەخۆی چی بووە بۆچی منتان لێرە بند کردووە لەوێ هاوڕێکم هەیە ئەخر هەڵەیەک ڕووداوێک هیچ بۆ لەو تێلەکە بووە تااقەتم نییە هەموویت بۆ بگەڕمەوە ئەو ڕۆژنامەکە بیخوێنەوە ڕۆژنامەی چی ها خوێن لە سەرمانەما چەند کاتژمێر لێرە کەوتمە کەس نەوێت تۆماڕت لەکوێیە ئێستا ڕۆژنامەکە بخوێنمەوە بیخوێنەوە ملت بشکێنەوە بیخوێنەوە بە دەنگێکی بەرز بیخوێنەوە دوێنێ لە ڕوبری کاتی بەرە بەیانیدا لە قومارخانەکەی هۆتێلی سەزگیندا دزی کراوە لە ئەنجامی هەوڵەکەدا دزێکی گەورە کراوە و پاسەوانە چی بەردەوام بە پاسەوانە چی ئاسایشی وتەلەکەش کوژراوە لە هەوڵەدا دوای دوو کاتژمێر بۆیە ئەو زانیارانە کە پیاوانی ئاسایشی کۆڕنەوەیان بۆ ئەنجام داوە پیاوێکی ئەنجامدەری دزیەکەیان لە ماڵێک دۆزیوەتەوە هیچ کاری تێ نەکردی؟ هەی جەبانی خوێڕی کاری تێ نەکردی؟ چی؟ بە من چی؟ هەستەوە کوڕە گوێم لە دەنگت نەبێیتر تەنها دوو پرسیارت لێ دەکەم بەس وەڵامی دوو پرسیارم بدەوە ئەگەر نا هەرگیز دەمت نەکەیتەوە ئێستا پرسیاری یەکەم ئەو کارت لەگەڵ کێ کردووە پرسیاری دووم پارەکان لەکوێیە ئەخر من هیچم نەکردووە کوڕە قسووریمان عەفووکە ئێمە لێرانە بەس شەق و پێلەقەمان نییە لە کۆتایی لێکۆڵینەوەکانمان ئەمان نامێنن بەس ئەمە کلیلی یەکەمی نەهێنیەکانمانە واتە دەکەی سەبکە لەگەڵ کێ کردوتە هەستەوە پێم وتی ئیعتراف بکە کوڕە ئیعتراف بکە
بۆ دادگای تەیە. کاکمیان هێنا چۆنە باشە؟ ممتاز پێم بڵێ باشە؟ لە ڕۆژی دیاریکرا و کاتی دیاریکراودا یەکەمین دانیشتنی دادگاییکردنی کراوە دەست پێ دەکا کە تێیدا تاوانبار عومەر وچار و خێزانەکەی تاوان لێکرا و ئایشەن گوڵکار ئامادەن تاوانبار عومەر وچار هەستە سەر پێ. کوڕی ممتاز ئەشرەف وچار و مەلیحە وچار. عومەر وچار تۆی؟ منم. سەبارەت بە تۆ لە بەرەبەیانی ڕۆژی 16 تەمووزی 1990دا لە قومارخانەکانی ئۆتێلی سەزگیندا دزیەکی گەورە و لێدانی گولەیەک لەسەری ئاسایشێک واتە بە تاوانی کوشتن و دزیەکی گەورە تۆمەتبار کراوی. ئایا دام بەوە دادنێکە کردوتە؟ من شتیوام نەکردووە. من بێتاوانم. چەند بەڵگەیەکەن کە ئەمانەت دەردەخەن. یەکەمیان ئەو وێنەیە ببینە؟ پیاوی ئاسایش ئەحمەد کارا بەو گولەیە لەو چەکە هاتوۆتە دەرکوژراوە. ئەو چەکەی تۆ نییە؟ من چە کوشتم نییە. لە ژیانمدا تەنها لە کاتی سەربازی چەکم هەڵگرتووە. ئیتر چە کوشتم هەڵ نەگرتوتەوە. ئای باشە شۆمپەنجەی تۆ لەسەری چی دەکات؟ نەخێر من نەم کردووە. سیرکە ئەوەتە ئەو ژنێ بێ ئەو ژنت کردووە. ئەو کچێ بێ باوکت کردو دەیبینی بە گولە لەسەری پیاوی ئاسایشی قومارخانەکەت داوە. نەخێر نەم. بەڵگەی دووەم بە جەنابەت پیشان دەدەین. ئەوە چاکەتی تۆ نییە؟ من ئەمە ئێوە ئەمەتان لەکوێ دۆزیوەتەوە؟ هەوە؟ چاکەت و ئەو دەمانچەی تاوانت پێکرد بوو لە ناو تەنەکەیەکی زبڵی نزیک ئۆتێلەکە دۆزراوەتەوە. من نەمکردووە. سیرکە کوڕم بەو هەموو بەڵگەیەوە کە هەموو بە چای خۆمان بینیمان هێشتا درۆ دەکەین؟ برایم خەدروی نەکردووە. برای من بەڕێز دادوەر با بانجی گەواهی دەرەکەش بکەین بۆ ئەوەی بزانین کاتی ئەنجامدانی تاوانەکە تاوانبار لەکوێ بووە. بانگی کەم بزانین. شاید ئەشەن تەزان. ئایشان تازجان شایەتی دەدەی بە ناموس و وجدانت کە ڕاستیەمان پێ بڵێی؟ دەیڵێم. پەیوەندی تۆ لەگەڵ تاوانبار چییە؟ ئەمەر تەنها کوڕێکی هاوڕێمە. باشە ڕۆژی ڕووداوەکە تاوانبار بینیوە؟ بەڵێ شەو بینیم. لەکوێ بوون؟ چیتان دەکرد؟ داوای کرد شووی پێ بکەم. تۆ چیت پێوت؟ ڕەتم کرد. تاوانبار دانیشێنن. بەردەوام بە. ئەمەر ئەو شەوە هاتە لام. ئەنگوستیلەیەکشی لا بوو لە پورە مەلیحەی وەرگرت بوو. باشە بۆچی ڕەتت کردەوە؟ ئەمەر بەم دوایانە دوای گەڕانەوەی لە سەربازی بۆتە پیاوێکی تر. ئەوەندە سیر بوو شەڕی لەگەڵ دەکردم. منیش لێی دەترسام. ئەیشەن دەزێ خۆت دانیشە. من لە ئۆتێلی سەزگین کار دەکەم. ئیتر ئەو لەبارەی قومارخانەکەەوە پرسیاری لێ دەکردم.
سعات چەند دەکرێتەوە کێ لە بەردەرگایە ئەمانە ئەیشەن ئەوە تۆ چی دەکەی ئەیشەن لە جێ خۆت دانیشە کوڕە ئەگەنا لە هۆڵی دادگا دەردەکەمە دەرەوە مەترس دەکسم بەردەوام بە بەردەوام بە ئەو شەوە ئیتر ئەو شەوە هاتە لام و کاتێڕەتم کردەوە شێت بوو هار بوو وتی دەمبینی بزانە چەند دەوڵەمەندە بم پەشیمان دەبێەوە وتی ئەو شتەی دەمەوێت ئەم شەو ئەنجامی دەدەم ئەیشەن ئەیشەن تخوا ببوورە تخوا ببوورە عومەر تەواو کچم دەتوانی بڕۆی کاکە ئەو چاکەتەی لەبەرتەهی من نییە ئەژن کوڕمەوە چ دەکەیت وەرەوە سەر خۆت تاوانبار عومەر و چار لە شوێنی خۆت دانیشە بیگرن دەی دەستی کە لە بچەکەن و ڕایگرن تۆ چی ها پێم بڵێ تۆ چی تۆ چی دادگا بڕیاری خۆیدا دادگای کراوەی کۆماری تورکیا لە ئیستانبول بە گوێرەی مادەی نوێمی دادگای دەوڵەت ئەنجامی خۆی ڕاگەیاند کاکە بە گوێرەی یاسای سەزادانەری دادگای دەوڵەتی تورکیا مادەی 63 بڕگەینەوە دوودوو کە 30 ساڵە جێبەجێ دەکرێت تاوانبار عومەر و چار دانیشتووی ئیستانبول سزای بەندکردنی هەتایی بەسەردا سەپێنرا کاکە دایکە
عمرە و ڕۆژە خرا بەدیخانە جارێشتر لەوێ نهاتە دەرەوە ئەوانەی ژیانی عمەریشان فەوتاند خۆیان خستە ناو ژیانێکی خۆشەوە بەڵام لەسەر ئەو شتەی کردیان تۆڵەیان لێ دەکرێتەوە تۆڵە لەلایەن مردووە دەکرێتەوە شەوتان باش بەڕێزان بێزەحمەد دەڵێ من تۆ دەناسم